هەردانەیەکی 250 ملیۆن دۆلاری تێدەچێت. 100 کەس شەو ڕۆژ دەی پشکنن و بۆ یەک خولەکیش چاویان لێ غافڵ نابێت. مارین وەن کۆپتەرەکەی سەرۆکی ئەمریکا قەڵایەکی فڕیوە و هیچ هێرشێک لە دنیادا کاری لێ ناکات. کاروانی هێلیکۆپتەرەکانی سەرۆکی ئەمریکا گرنگترین کاروانی ئاسمانیە لە وڵاتەدا. کۆپتەری مارین وەن 5 کۆپی وەک یەکی هەیە، لە کاتی فڕیندا شوێنگۆڕکێ دەکەن تا نەزانرێت سەرۆک لە کامیاندایە. هەندێک تایبەتمەندی هەیە کە لە هەموو جیهاندا بەتەنیا لەم 5 کۆپتەرەدا هەن. مارین وەن سیستەمی تیشکی سەر و بەنەوشەیی تێدایە کە بە لەیزەر کار دەکات و وا دەکات سەر لەو موشەکانە بشێوێنێت کە ئاڕاستەی دەکەن. خۆگەر موشەکەکان لەوە دەربازیان بوو، کۆپتەرەکە خۆی سیستەمی فرێدانی ئاگری تێدایە کە موشەکەکان نزیک بوونەوە ئاگر لە دەوری خۆی فرێدەدات و وا دەکات بەو ئاگرا بتەقنەوە. کۆپتەرەکە سیستەمی بەرگری تێدایە لە دژی هێرشی کارۆموگناتیزی کە دەیپارێزێت لە هێرشی ئەتۆمی. خێراترین ئینتەرنێتی هەیە و خاوەنی سیستەمێکی پەیوەندیە کە ڕاستەوخۆ گرێدراوە بە مانگە دەستکردەکانەوە و بە هیچ شێوەیەک ناتوانرێت چاودێری بکرێت. سیستەمی دژە دەنگ و ژاوەژاوی مارین وەن بە جۆرێکە کە تا ئێستا تاکە کۆپتەرە ئەو تەکنەلۆژیایی تێدا بەکارات بێت. سەرۆکی ئەمریکا دەتوانێت لەناو کۆپتەرەکە کۆبوونەوە بکات بەبێ ئەوەی دەنگ بەرز بکاتەوە، چونکە دەنگی بزوێنەر و پەروانەکانی بە هیچ شێوەیەک ناگەنە ژوورەوە. جۆرە GPS-ێکی تێدایە کە لە هەموو سیستەمەکانی تردا بڕاوە و هیچ بارودۆخێکاری تێ ناکات. دەتوانێت بە شێوەیەکی خۆکرد خۆی بپارێزێت لە بەرکەوتن لەگەڵ چیا و باڵەخانە و فڕۆکەی تردا. لاشەی مارین وەن بە جۆرێک دروست کراوە کە لە کەوتنە خوارەوەشدا تێک ناشکێت. لە هەمووشی گرنگتر تانکی بنزینەکەیەتی لە هەر بەرزیەکەوە بکەوێتە خوارەوە، تانکیەکەی ناتەقێتەوە و گڕ ناگرێت. تیمێکی پسپۆری 100 کەسی 24 کاتژمێر دەیپشکنن و چاکسازی تیادا دەکەن، چونکە دەبێت هەموو خولەکێک ئامادە بێت بۆ فڕین. سەرۆکی ئەمریکا بچێتە هەر وڵاتێک هەر 5 کۆپتەرەکەی مارین وەن لەگەڵی دەبرێت، چونکە ئەمریکەکان تەنیا متمانەیان بەو فڕۆکەیە هەیە بۆ پاراستنی سەرۆکەکەیان.